لە شاری سلێمانی کۆنفرانسێکی سێ-ڕۆژە بۆ کارمەندانی تەندروستی عێراق و سلێمانی ساز دەکرێت. لەو کۆنفرانسەدا کە 6 مانگ جارێک ڕێک دەخرێت و تیایدا قسە لەسەر نەخۆشی و گرفتەکانی تەندروستی و راپۆرتە پزیشکی و ئامارەکان دەکرێت. لەم جارەدا تیشک دەخرێتە سەر نەخۆشیەکانی سوورێژە و ئیفلیجی کتوپەڕ. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت بەهۆی چاودێری ورد لە نەخۆشخانەکان ڕێژەی ئیفلیجی مێشک تا حاڵەتی نەمان کەم بۆتەوە. هەموو نوێنەرەکان لە عێراق بەشدارن لە مؤتەمەرە. ئەم مؤتەمەرە مراجعەکردنیەکە بۆ ئەوەی کە ئاگامان لە خۆمان بێت لە نەخۆشی ئیفلیجی مناڵان لە نەخۆشیە گواستراوەکان بە تایبەتی نەخۆشی لیشمانیاسز و نەخۆشیەکانی تر وەکو سوورێژە. لێپرسراوی نەخۆشیە گوازراوەکانیش لە فەرمانگەی تەندروستی سلێمانی دەڵێت ئیفلیجی کتوپەڕ بە جۆرێکە لە نێو منداڵاندا کە دەستێک یان قاچێکیان لە کار دەکەوێت و دوای ماوەیەک چاک دەبنەوە. لیژنەکانیشیان لە فەرمانگەی تەندروستی هەوڵی ئەوە دەدەن تیمە گەڕۆکەکانیان سەردانی هەموو کەمپەکان بکەن چونکە لەناو ئاوارەکانی خواروی عێراق ئەو حاڵەتانە زیاتر دەبینرێت. پۆلیۆ ڤایرۆس ئەوەیە کە مناڵ تووشی ئیفلیجی ئەکات، بەڵام ئەو حاڵەتە ئێمە دوا حاڵەتی کە تۆمار کراوە ساڵی 96 بوو. لە 96ەوە هەتا ئێستا هیچ حاڵەتێکمان نییە، بەڵام ئەبێ ئێمە پشتی لێ نەکەینوانێ بۆ ئەوەی بڵێن کە ئیتر سەلامەتین، چونکە کاتێک ئەتوانین بڵێن نیمانە کە بە دوایە گەڕابین. بەڕێوەبەری تەندروستی عێراق دەڵێت بەهۆی ئازادکردنی ناوچەکانی ژێردەستی داعش ئەوانیش بارێکی قورسیان کەوتۆتە سەرشان و بەهۆی ناهەمواری ناوچەکانیش مەترسیەکی گەورەی تەشەنەکردنی نەخۆشیە گوازراوەکان لە نێو خەڵکیدا هەیە. بۆیە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێم دەیانەوێت هەموو ڕێکارێک بگرنە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکان. إزالة الحصبة هذين مرضين مهمين جدا. ما بەستمانە لە دوای شەڕی داعش شتێکمان بۆ دەربکەوێت تاکو ئێستا لەگەڵ منەزەمەکانی UN ئەو ڕێکخراوانەی کە لە بواری نەخۆشی لە عێراق کار دەکەن تەنسیقێکی باشمانەیە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا تا ئێستا هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. حاڵەتەکە هەیە بەڵام نەبووە بەدیاردا، ڕەنگە 2 و 4 و 5 بێ، ئەمە نابێتە ئەوەی کە باس بکرێت لە هیچ شوێنێ. ئەمەش مەترسی لەسەر ئێمە نییە. ئیفلیجی مێشک یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بەو نەخۆشیە هاوسەرگیری نێوان خزمە نزیکەکان و ئەنجامنەدانی پشکنینی پێش پرۆسەی هاوسەرگیریە کە بەر لە ساڵانی 90 ئەو حاڵەتانە زیاتر دەبیندران، بەڵام ئێستا بەهۆی هۆشیاری و ڕێنمایی تەندروستیەوە بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە. زۆربەی نەخۆشیە گوازراوەکانی دیکەش بەهۆی ئاوی پیس و سەوزەوە بڵاو دەبنەوە. ڕامێ عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.